هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی دەستگای میدیای کورتسات و بەرنامەی چارە. سوپاس بۆ خوا و سوپاس بۆ ئێوە لە پاش پێشکەشکردنی 53 بەرنامەی سەرکەوتوو لە دوو وەرزی ڕابردووی چارەیە لە وەرزی سێهەمی چارەیە بە هەکبەیەکی پڕ زانیاری و کۆمەڵێک زەمبیلەی پڕ سەرباسی سەرنجڕاکێش و گرنگ بۆ ژیانی ڕۆژانەی ئێوە و بۆ تەندروستی ئێوە و خێزان و مناڵەکانتان هاتینەوە خزمەتتان. ئەمەڵقەی چارە تایبەتە بە نەخۆشیە میکرۆبیەکانی منداڵان و یەکەم ئەڵقا تایبەتە بە کلۆربوونی ددانی منداڵان. بەرنامەی چارە وەرزی سێ زەمبیلەی یەک ئەڵقەی یەک تەوەری بەرنامە کلۆربوونی ددانی منداڵان. ئەم وێرانی کە لە پشت و لە تەنیشتی منەوە دەیبینن وێنەی منداڵێکی 5 ساڵانە کە 7 مانگ بەر لە ئێستا سەردانی کردین لەبەر ئازاری زۆری ددانەکان و نەتوانینی خواردن و خواردنەوە بە ئاسوودەیی. ئەم منداڵە وەک سەدان مناڵی تری وڵاتی ئێمە و منداڵانی تری جیهان قوربانی کلۆربوونی ددانەکانن. خێزانی منداڵە 3 ساڵ زیاتر بوو بە دوای چارەسەر ئاگەڕان، بەڵام بەداخەوە چارەسەری پێویستیان دەست نەکەوت بوو. کارگەشت بۆ ئەوەی کە ددانەکانی منداڵەکە لە بری ئەوەی کە سوود بە مناڵەکە بگێنن بوون بە سەرچاوەی نەخۆشی و ئازار و شەو نخوونی بۆ منداڵەکە و خێزانەکەشی. منداڵەکە هێندە ترسا نێوەرە دەم کاتۆ لای پزیشکیدان. ناچار ئەو پلانێکە بۆ مناڵەدامانە بریتی بوو لە چارەسەری ددانەکان لە ژێر بێهۆشکاری گشتیدا و بە خەوتووی. مناڵەکەمان خەوان و بە بێهۆشکاری گشتی بەداخەوە. 14 ددانمان لە ددانەکانی هەڵکێشە کە ئەم کارە هەندێک لە ئێوە پێی وا لە داهاتووە دەکرێت ددانەکانی منداڵەکە ددان هەمیشەکانی خوار بکە. بەڵام ئەوە نازانن کام منداڵە لە پاش ئەم چارەسەرەوە کێشی زیایی کردووە، ڕنگ ڕووی کراوەتەوە، توانای خواردنی باش بووە و هەروەها گەشەشی گەڕاوەتەوە ئاستی سروشتی وەک هەموو مناڵێکی تری هاوتەمەنی خۆی بۆ لەبەرەوەی کە ڕزگارمان کرد لە نەخۆشی. بەڵام ئەم نەخۆشیی کە مناڵە پێوەی دەیناڵاند لە سەدا 90 دەکرێت ڕێگری لێ بکرێ. بەڵام بۆ ئەم مناڵە و سەدان مناڵی تری وڵاتی ئێمە و جیهانیش تووشی نەخۆشیەکە دەبن لەبەرەوەی زانیاریمان دەربارەی کەمە. لەبەرەوە ئەمەڵقەی چارە دەربارەی چارەسەری کلۆربوونی ددانە لە مناڵەکاندا و واڵقەی داهاتوو دەربارەی پاراستنە لە کلۆربوونی ددانەکانی مناڵان. سەرنجتان بۆ ڕادەکێشم کە کلۆربوونی ددان کە ڕوودەدات 4 هۆکارەکە یەک دەگرن کە هۆکاری چوارەمیان ددانەکەیە. سیانەکەی تر بریتین لە بەکتریا و کات و هەروەها جۆری خواردن. خراپترین جۆری خواردن بۆ مناڵەکانتان بریتیە لە خواردنەوەی گازی، دقڵ، شەکری کڕۆ و مژمژە یانەوەی کە خەڵک پێی دەڵێ مەساسە. و تێپەڕبوونی کات 8 کاتژمێری پێویستە. ئەگەر ددانەکان مناڵەکانتان لە ماوەی 8 کاتژمێرە نەشۆن بە دڵنیایەوە کلۆربوونیدان دەست پێ دەکات. جگە لەوانەی کە باسکرا شیری مەمکی دایک ئەگەر مەمکی دایکەکە شەو تا بەیانە دەمی مناڵەکە بێ دەکرێت بێتە هۆی کلۆربوونی ددانەکان. جگە لەوەش شیری قوتو ئەو کاتەی لە مەمکە شوشەیە ئەیدەن بە مناڵەکانتان. هەموومانە بە وردی بۆتان باسەکەین. سەرنجتان بۆ ڕادەکێشم کە ددانی منداڵ هەروەکو گەورە لە 3 چین پێگاتەوە کە بریتین لە مینا، ئاچ، کرۆکی ددان. کرۆکی ددان بەشە سوورەکەی و ئەو کاتی کلۆری دەگاتەوە بەشە مناڵەکە تووشی ئازار و هۆکردنەکە. و لەبەرەوەی کە لە مناڵانە کرۆکەکە گەورەترە نەخۆشیەکە زووترتیانە بڵاو دەبێتەوە. لە وەرزی یەکەمی چارەیە باسمان لە هۆکارەکانی بێخواردنی کرد لە مناڵانە و ئەومان بۆ ڕوونکردنەوە کە خراپبوونی ددانی مناڵان یەکێکە لە هۆکارەکان. بەڕێز دکتۆر دلێر باس لە هۆکارەکانی یان یەکێک لە هۆکارەکانی کلۆربوونی ددان دەکات کە شروبی ئیشتیهای و دەکرێت دوجارمەش بێتە هۆی بێخواردنی لە مناڵانە. سەرنجتان بۆ ڕادەکێشن لە مەڵقەی چارەشە ئەم میوانانەمان هەیە. بەڕێز دکتۆر سۆنیا جەمال حەمەلا و پزیشکی پسپۆڕی دەم و ددانی مناڵان و مامۆستای زانکۆی سلێمانی. بەڕێز دکتۆر ئاسۆ فایق پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی دڵی مناڵان. بەڕێز دکتۆر بڵند گۆران تاڵەوانی پزیشکی پسپۆڕی بێهۆشکاری. بەڕێز بەهمەد موحسین یاریدەری پزیشکی بێهۆشکار. بینەری دکتۆر دلێر بن و دەینەوە خزمەتتان. لە سەرەتای لە دایکبوونیەوە
تا 6 مانگی یەکەم پێویستە لەسەر دایکان تەنها شیری خۆیان بن بە مناڵەکە، چونکە مناڵەکەت بە شیری دایکەکە تێر ئەخوات و گەشەی باشتر ئەبێت. لە دوای 6 مانگەکەەوە لەگەڵ شیری دایکەکەیە تا تەمەنی 2 ساڵی ئەتوانێت هەندێک جۆری خۆراکی باتێ دیارە ئەویش بە پێی ڕاچاوی بە پێی ڕێنمایی پزیشکی چاودێری مناڵ. ئەگەر دایکەکە بە هەر هۆکارێک نەیتوانی شیری خۆی باتێ لە ڕێگەی مەمکە شوشە شیریایە تا 1 ساڵ ئەتوانێت. لە دوای 1 ساڵەوە بە هیچ شێوەیەک نابێت مناڵ مەمکە شوشە بەکار بهێنێت، بەڵکو ئەتوانێت شیرەکە لە ڕێگەی پرداخەوە بیخواتەوانێ. وە گرنگە لەگەڵ یەکەم هاتنی دانی مناڵە پێویستە کات دایک و باوکەکەم دانی مناڵەکانیان بشۆن. بەمەبەستی وەرگرتنی دروستترین زانیاری لە دەربارەی دەمودانی مناڵ تێکڕای پرسیارەکانی خۆم و ئێوەم هێناوە بە درێژایی دووەڵقەیەکەمی وەرزی سێمی چارە ئاراستی بەڕێز دکتۆر سۆنیا جەمال حەمەلاوی دەکەین کە پزیشکی پسپۆڕی ددانی مناڵانە و مامۆستای زانکۆی سلێمانیە لە بوارەیە. دکتۆر سۆنیا، لەو پرسیارەوە دەست پێ یەکەم زۆر دایک و باوکە سەردانی دکتۆرەکانەکە ئاڵێ بووە تا ئێستا هاتوون لەبەرەوەی کە مناڵەکەم دانی ئازاری نەبووە کەەوە لە سەر تاسەری دنیاە هۆکاری سەردانیکردنی خەڵکە بۆ لای دکتۆریدان و دکتۆرەکانی تریش ئازار ڕاستە. بەڵام لە ڕووی زانستیەوە لە چ تەمەنێکەوە مناڵ پێویستە یەکەم سەردانی دکتۆریدانی پێ بکرێ؟ لە ڕووی زانستیەوە یەکەم تەمەن کاتێکە مناڵ یەکەم دانی شیریت واتە لە تەمەنی 6 مانگیە ئەتوانێت سەردانی پزیشکی دانی پێکفە. ئەگەر بێت و ئەو تەمەنش نەبێ ئەبێت لە تەمەنی 1 ساڵیە بەلایەنی کەم جارێک پزیشکی ددانی پسپۆڕ بینی بێتی بۆ ئەوەی شەر نییە تەنها پشکنینە بۆ دانەکانی بکە، ئەتوانێت پشکنین بۆ دان، بۆ پووک، بۆ بەرزی بەستەرەکانی زمان، بۆ هەموو ئەو شتانەی کە لە ناو دەما هەیە بکرێ و زایدەن ئەوەی ئەو ڕێنماییانە بدرێ بە دایک و باوە کە چۆن ددانە شیریەکان ئەپارێزن، گرنگی دانە شیریەکان چییە، چۆن خواردنەکانی ڕێکەخن، چۆن ئەتوانن شیر بدەن بە مناڵەکانیان بە شێوەیە کە زەرەریان پێ نەگەێنێ و چۆن ئەتوانن ئەو خواردنانەی کە زەرەری هەیە بۆ دانەکانی لێ پارێزن و نەبێتە هۆی کلۆربوونی دان و ئازاری دان و دروستبوونی کێشەکانی دان هەر لە تەمەنێکی سەرەتای ژیانەوە، چکە هەمومانەزانین کە دانە شیریەکان لە تەمەنی 6 مانگیە بە شێوەیەکی ستاندارد یەنە ناودەمەوە و دواتر ژمارەیان 20 ددانە و لە تەمەنی 2 ساڵ بۆ 3 ساڵ هەموو ژمارەکەیان کاملە بێ واتە هەموویەتە ناودەمەوە. بۆیە پێویستە تۆ پێش ئەو تەمەنەی کە هەموو ددانەکان بێنە دەرەوە بزانی کە چۆن ئەتوانی پارێزگاریان لێ بکەی، نەک کە هاتنە دەرەوە ئەنجا دواتر تەوێ کێشەکەیان چارەسەر بکەیت. باشە، یعنی ئەگەر ئێستا دایک و باوکێک سەرین بەردامەیە بکاو مناڵەکەی تەمەنی لە 1 ساڵ زیاتر بێ و تا ئێستا دکتۆری دانی نەبینی بێ، یعنی دواکەوتووە. بەڵێ بە تاکی دوایە کەواتە دواکەوتووە. باشە، ئەوە باسی پاراستنەکەت کرد، باسی ڕێنمایی خواردن و ئەوانی ترت کرد. ئەگەر دەمودانی مناڵی کێشەیتیا بوو سەمە لە خەڵکم بیستواڵێ بە تایبەتی ئێمە لە بڕی کە لە کوردستان کارەکەین ئەڵێ چون بۆ لای دکتۆری دان وتی لە خوار 6 ساڵی و ئیشی بۆ ناکرێ، چون بۆ لای دکتۆری دان وتی ئەم دانانە شیریە جارە چاک ناکرێ. لە ڕووی زانستیەوە تۆ لە بڕی مامۆستای ئەم بواری لە کۆڕژی پزیشکی دانی زانکۆی سلێمانی لە چ تەمەنێکەوە پزیشکی دان ئەتوانێت ددانی مناڵ چاک بکات؟ بەپێی ئەو کێشەی کە مناڵەکە تووشی ئەبێت، بۆ نمونە ئێمە ئەڵێن لە تەمەنی 2 ساڵ و 3 ساڵ ئەنجا هەموو ددانەکانیانە دەرەوە، کەواتە ئەکرێ لە دوای 2 ساڵی تەمەنەوە هەنێ جار کە مناڵ بە تایبەتی ئەوانەی کە شەوانە زۆر شیریانەیەنێ یا شیرینیەکی زۆریانێنێ یا شەکر ئەکرێتە شیرەکانیانەوە بۆ ئەوەی کە بیخۆن هانی مناڵەکە بە کە تامی شیرینتر بێ و بیخوا ئەبێتە هۆی ئەوەی کێشەی ددانی بۆ دروست بێت، چکە دەمی هەموو مناڵێک کۆمەڵێک بەکتریای تایە، ئەم بەکتریانە کە وەری ئەگرێ ئەبێتە هۆی ئەوەی کلۆری دان دروستکە. جا شەر نییە یەکسەر لە 2 ساڵ و 2 ساڵ و نیوی تەمەنەوە ئازاری بۆ دروستکە، زۆربەی ئەوانەی کە ئێمە ئەیان بینین لە دوای 2 ساڵ و 3 ساڵ و ئازاری دانیان بۆ دروستە بێ، چکە لە دوای هاتنی دانەکان کاتێکی پێویستە تا کلۆریەکە وردە وردە بەرەو کرۆکی دانەکە ئەڕوا وای لێ ئەکاکە ئازار بۆ دەماری دانەکە دروستکە. بۆیە ئەکرێت بەپێی تەمەنی مناڵەکە بەو کێشەی کە هەیەی لە 2 ساڵ و نیوی تەمەنەوە ئەتوانرێت پۆلیشێک یا فلۆرایدی بۆ دابنرێ، بەڵام ئەگەر ئیشی بوێ بەپێی تەمەنی مناڵەکە ئەگۆڕێ. لەوانەیە مناڵی وا هەیە لە 3 ساڵ و 3 ساڵ و نیوە یارمەتیت بە کە ئیشی بۆ بکەی بە شێوەیەکی هۆشداری بەبێ ئەوەی بێهۆش بکرێ، مناڵی وا هەیە لە تەمەنێکی گەورەترا. بەڵام
ئەگەر دایک و باوکەکان لە تەمەنێکی زۆر مناڵەکەیان ڕاهێنا بێ کە سەردانی دکتۆری دانی پێ بکەن پزیشکی دانی پێ بکەن ئەو کاتە مناڵەکە ئەو ترسەی نابێت لە دڵیا کە نەیەڵە هیچ جۆرە ئیشێکی بۆ بکەی حتا مناڵی وا هەیە تەمەنی 6 ساڵە بۆ پشکنینێکیش یعنی ناتوانێت لەسەر کورسی دانەکەدا بنیشێ هۆکاری ئەمەژەوەیە کە دایک و باوکان بەس تەنها کاتی ئازار مناڵەکەیان هێناوە بۆی پشکنینی بۆ بکەن نەک کاتێکە بۆ نمونە ئازاری نییە و تەنها پشکنینێکی بێت تەنها ڕێنمایی وەربگرێ یان پێی بڵێ چۆن دانەکانی پشوە ئەگەر ناوە کورشێەوەی زانستی لە 3 ساڵی تەمەەن بەرەو ژوور ئەگەر مناڵەکە ڕێگە بدە ئەتوانرێ هەموو جۆرە ئیشێکی دانی بۆ بکرێ لە خوارەتەمەە شۆگەر ڕێگەی نەدا دوای وەتان باسەکەین کە ڕێگەی تر هەیە بۆ ئەم کارە لە گرنگی پاراستنی دەمودانی مناڵە جگەلەوەی کە بۆ خواردنی مناڵەکە گرنگە و بۆ گەشەی گرنگە دەمودان پەیوەندیش ڕاستە خۆی بە سەلامەتی دڵ و نەخۆشیەکانی دڵەوە هەیە دکتۆر ئاسۆفایق پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی دڵی مناڵانە ئەو 5 خولەک بۆتان باسەکە کە چ پەیوەندیگە لە نێوان دەمودانی مناڵ و دڵی مناڵەوە پاشەوە گەڕێنەوە لە گفتوگەکانمان لەگەڵ دکتۆر سۆنیا بەردەوامین بەناومان نەخۆشیە زگمایەکانی دڵی مناڵان ئەو نەخۆشیانن کە مناڵ پێوەی لە دایکە بێت بێگومانم نەخۆشانە احتیمامێکی تایبەتەیرێ بە پێیان لەبەرەوە دایک و باوکەکان بە حسابی خۆیان زۆر احتیمامیانەیە زۆر خواردنیان بۆ کڕن جۆرا و جۆر زۆربەی ئەو خواردنانش کە لە دەرەوە هەیە لە مارکیتەکانە هەیە لە شوێنە گشتیەکانە هەیە خواردنی ناتەن دروستن ئەم خواردنانە زۆر بە شیرینی زۆربەی تایە یاخود بۆ نمونە ئەو شتانی تیا لە ناو دەمودانە ئەمێنێتەوە ئەمە بێتە هۆکاریەوەی دەمودانیان تێکچێت زۆر کەسەیە پرسیارەکە ئایا ئەمە پەیوەندی بە دڵی مناڵەوە چییە؟ تەمان نەخۆشی زگمایەکانی دڵی مناڵان واتە کێشەیەک لە ناو دڵا هەیە مشکلەیەکەیە لە ناو دڵا ئەم مشکلەیە ئەگەر بەکتریایەک لە شوێنێکەوە بێت لەسەر شوێنی بۆ منە لە دەرگاکانی دڵ یاخود لە دیوی کوونەکانی دڵ بگیرسێتەوە ئەبێتە هۆیەوەی گەورە بێت و بێت بە ئیلتیهابی ناوەوەی دڵ تەمانەمە لەکوێیت لە دەمودانەوە کاتێ دانێک کلۆرە ئەبێت دانەکە چاڵە بێ بەکتریای تیاکۆوە بێتەوە کە بەکتریای تیاکۆ بووە ئەو بەکتریایە گەشاکە چونکە نزیکە لە ڕێگی دەمارەکانەوە بە ئاسانی ئەچێتە ناو خوێنەوە ئەو بەکتریا لە ناو خوێنە ئاڕا ئەچێ بەکوێ ئاگەڕێ بە ناو خوێنە ئاگەڕێ خوێنیش بە دڵ ئاڕوا زۆری کات لەبەرەوە احتیمالێکی زۆر هەیە کە بێتە هۆیەوەی ئەو دڵە تووشی ئیلتیهاب بێت کاتێ دڵیش تووشی ئیلتیهاب بێت کە بەهۆی دانەوە بێت بەڕاستی ڕێژەی مردنی مناڵەکە لە 120 واتە لە 100 مناڵ 20یانە مرێ ئەگەر چارەسەر نەکرێن چارەسەر نەکرێن لە ئەوەڵەوە و هەندێک جار بە چارەسەرکردنیشەوە ڕێژەیەکی بەرزیانە مرێت لەبەرەوە زۆر گرنگە احتیمامان بە دەمودانی مناڵ تەوان احتیمامانەکە شێوازی زۆرە پزیشکی ددان زیاتر ڕوونکردنەوەی تایە بەڵام ئێمە دائیمەن لە کلینیکەکانی خۆمان لە شوێنە گشتەکان ڕێنمایان بە دایک و باوکەین کە ئەو نەخۆشانەی کە زگماکی دڵان هەیە پێویستە ئەو احتیمامێکی تایبەتیان پێرێ زۆر کەسێ پرسیارەکە ئایا ئەم احتیمامە تەنها بەس بۆ ئەوانەیە کە نەخۆشی زگماکی دڵیان هەیە نەخێر چونکە نەخۆشی تریش هەیە زگماکە بەڵام کێشەی تری هەیە هەر دەمودانیان کێشەیە بێت ئایا پرسیارێکی کێش ڕوایە ئایا ئەم مناڵانە ئەگەر دڵیشان ئاسایی بێت دەمودانیان خراپ بێ باشە بێگومان نەخێر چونکە تەئسیل لە سیستمەکان ئەندامەکانی تریشیانەکە بێتە هۆیەوەی ڕێژەی نەخۆشیەکانی تر زیاد بێ بە تایبەتی نەخۆشیەکانی هەرس لەبەرەوە هەر تەنها نەخۆشیە زگمایەکان نییە کە گیرۆدەن بە دەست کلۆربوونی ددانەوە بەڵکوکی نەخۆشیەکانی تریشە پرسیارێکی تریەتەکایەوە ئایا ئەگەر ئەم مناڵانە عەمەلیاتیان کرد نەشتەرگەریان کرد ئایا نەجاتیانە بێ لەوەی کە ئیلتیهابی دان تەئسیر لە دڵیان ناکە بێگومان نەخێت جارێت تۆ کاتێک کونێک داخی ناتوانانی بە تەواوی ئەو کونە بە تەواوی داخی یا سەمامەکە چاکەیتەوە بە تەواوەتی یاخو سەمامێک بگۆڕی بە سەمامێکی سناعی ئایا توانی ئەم جۆرە ئیلتیهابی دڵە خۆپارێزی لێ بکەی بێگومان نەخێت ئەسڵەن ئەتوانم بڵێم ڕێژەکەی بەرزترە بێتەوە دوای نەشتەرگەری لەبەرەوە پێویستە ئەو مناڵانی کە نەشتەرگەری دڵیشیان کردووە
پێویستە ئیهتیمامێکی زۆر تایبەت بە دەمودانیان بن. بەڕاستی من و ئەوە زۆربەی کات ئەنجا لێرە شتێکی گرنگترە مێنێتەوە ئەویش ئەوەیە ئایا ئەم مناڵانە زووتر باشتر نییە بچن بۆ لای پزیشکیدان بێگومان بەڵێ لەبەرەوە من پێم باشە هەموو مناڵێ لە ئەوڵی تەمەنیەوە کاتێک کە دانەکانی دەریێت واتە لە دەوری ساڵایە وردە سەردانی پزیشکیدان بکا بە تایبەتی خۆپارێزەکانی فێرەکە ئایا چ کاتێ شیری باتێ یاخود دەرمانانەی کە خەوی بەکارێ بە تایبەتی نەخۆشەکانی دڵە زۆرە ئایا ئەو دانە چۆن پارێزگای لێ بکرێ ئاوی بیرێتێ بۆی بسڕێدانەکە چ کاتێ بیاتێ چ جۆرێکی باتێ ئەوانەی کەم شیرینن بیاتێ بەڕاستی زۆر ئیجراعاتەیە کە پێویست پێوتێ خۆپارێزی ئەوەش بەلای منەوە زۆر گرنگە پێش ئەوەی دانەکە تێک بچێ نەک کە دانەکە تێک چوو اینجا چارەسەریکەی بەڵکو خۆپارێزی بۆ بکەی واتە پێش ئەوەی دانەکە کولۆر بێت تۆ خۆتی بۆ ئامادەکەی نێڵی کولۆر بێت من ئەو ڕێنمایە گشتیانەیە کە زۆر پێم باشە هەموو نەخۆشەکانمان بە تایبەتی نەخۆشە زگمایەکانی دڵ بیزان. هاتینەوە خزمەتتان پێشەوەی کە بڕۆین باسمان لەوە کرد کە لە وەڵامی پرسیارەکان لەگەڵ دکتۆر سۆنیا کە بەلای کەمەوە مناڵکە بوو بە 1 ساڵە بێ دکتۆری دام ببینێ و لە هەموو تەمەنێکەوە لە کاتی پێویستیە دەکرێت دانی منداڵ چاک بکرێتەوە تەمەنێک نەبڵین لە خوارم تەمەنەوە بەدەست پێ بکرێ بەڵام دەکرێتەوە سەرەوەی کە بە هۆشیاری کاری بۆ بکرێن بە بێهۆشی کە لە بەشەکانی تری بەرنامەکە وردەکاری ئێمەش باسەکەی بەڵامەوەی کە پرسیاری ئێوەیە زۆر جار پرسیاری خەڵکاڵێ کە ئەم دانانی مناڵ کە دانی شیرین و دوجار هەرەکەون بۆ چاشی بکەینەوە دکتۆر سۆنیا. دانە شیریەکان هەروەکو دانە هەمیشەیەکان ئەمیش گرنگی خۆی هەیە چکە مناڵ کاتێکە لە تەمەنی 6 مانگیەوە دانەکانی دەرێت دواتر لە تەمەنی 6 ساڵی دەست بەکەوتنەکە و لە تەمەنی 13 ساڵی اینجا تەواو بێ کە ینی بیرکردنەوەیەکی هەڵە هەیە لای خەڵک وە ئەزانن کە لە تەمەنی 6 ساڵی ئەکسەر هەموو دانەکانەکەوێ کە ئەمە هەڵەیە لە 6 ساڵی دەست پێ ئەکا لە تەمەنی 13 ساڵی واتە تا تەمەنی 13 ساڵی ئەکرێ دانە شیریەکان بمێنەوە هەنێ جار مناڵ هەیە تا تەمەنێکی درەنگتریش لەوە ئەمێنێتەوە ئەمەش بە پێی گۆڕانکاری جیناتی ئەو کەسانە ئەگۆڕێ. گرنگی دانە شیریەکان بێژگە لەوەی کە لە کاتی خواردنا بەکارێنرێ هۆکارێکیشە بۆ جوانی و هۆکارێکیشە بۆ ئەوەی کە ئەو مناڵە سیقەی بەخۆی بێ و بتوانێت هەموو ئەو خواردانە بخوا کە خۆی حەزی لێ یا کە خۆی ئێوێ بێجگە لەوانەی کە زەرەریان هەیە بۆ دەم و ددان کە دایک و باوک و هەروەها پزیشکی پسپۆر ئەتوانێت یارمەتیان بە بۆ ڕێنماییکردنیان بۆ کەمکردنەوەی ئەو خۆراکانەی کە زەرەری بەدانەکان هەیە. ددانە شیرەکان کارێکی گرنگی تری شەکەن ئەویش ڕێک گەشەکردنی شەویلگەکان و جوان هاتنی دانە هەمیشەیەکانیانە واتە پارێزەرێکن بۆ شوێنی دانە هەمیشەیەکان تا کاتی گەشەکردنی تەواوەتی خۆیان و یەنە ناودەمەوە کە زۆر جار خەڵکەڵێ بۆ نمونە کە دانە شیرەکان ئەکەوێ ڕێگی نییە وا هەستەکە دانە شیرەکان هەر خۆی ڕێگی نییە بەڵام ئەمە هەڵەیە دانە شیرەکان ڕێگەکەی وردە نامێنێ بە هاتنی دانە هەمیشەیەکان واتە ئەگەر مناڵێ خۆی لە تەمەنی 11 و 12 دانەکەی بکەوێت تۆ لە 6 ساڵی بکێشی بە دڵنیایی ڕێگی هەیە و ئەمە زەرەریشی لێ ئەدا هەم لە ڕووی خواردنەوە هەم لە ڕووی ئەوەی کە شوێنی دانە هەمیشەیەکان نامێنێت تووشی ناڕێکێکی زۆری دانەکانە بێ کە لە دواترا کێشەی ڕاستکردنەوە و چاکردنی دانەکانی بۆ دروستەکە. باشە کەوابێت پرسیارەکە لێرە ئەمەیە خەڵک تاوان پاراستنی گرنگە بەڵام نەپارێزرا و دانەکە کلۆر بوو بۆ گەورە پڕکردنەوەکرێ کیفەکرێ جارەبانە چێن زۆر قوڵایی ئیشەکەەوە بەڵام لەم بەشانەی سەرەوەیە بۆ مناڵیش بە هەمان شێوەی گەورە دەرمانی باش هەیە کیفی باش هەیە بووی بکرێ بەڵێ بۆ مناڵی شەر بە هەمان شێوە تەکنیکی خۆی هەیە بۆ چارەسەرکردنی دانەکان ئیتر هەر لە پڕکردنەوە لە پۆلیشێکی ئاساییەوە بێ دواتر دانانی فلۆراید پڕکردنەوەی دانەکان و دواتر ئەو دانانەی کە زۆر خراپە بن یا زۆر کلۆرە بن ئەکرێ کە نیو قەدی عەساب یان بڵێن نیو دەمار بڕین یا دەمار بڕینی تەواوەتی بۆ بکرێ و ئەشتوانرێ ئەوانەی کە تاجەکان یان زۆر خراپ بووە هەتا کیفیشی بۆ بکرێ کیفەکانیش ئەکرێ کیفی ئامادەکراو بێ کە یەکسەر بۆی دائەنرێ بۆی کە هەم نرخێکی کەمتر لەسەر دایک و باوکەکەکە و هەم ئەشکرێ کە ینی کیفی تایبەت وەکو گەورە بۆی دروست بکرێ و بۆی دابنرێ بە پێی تەمەنی مناڵەکە واتە ئەگەر دانی مناڵەکە لە تەمەنی 6 ساڵیەوە یا 4 ساڵیەوە خراپ بوو ئەبێ شتێکی بۆ بکرێت کە تەمەنی دانەکە
دانەکان درێژ بکەی هەتا تەمەنی 10 ساڵی و 12 ساڵی بمێنێتەوە و ئەگەریش بۆ نمونە نزیکی کاتی کەوتنی بوو ئەکرێ هەر بە پڕکردنەوەیکی ئاسایی چارەسەر بکرێت. بختەی باسەکەی دکتۆر سۆنیا ئەوەیە کە وەک ئەو ئاماژەی پێدا بۆ گەورەبوون و خواردن و لانی دەرونی زۆر گرنگە بە دایان و سەدانی پۆلی زانستی هەیە لە وڵاتانی دەرەوەکراوە کە کاریگەری خراپبوونی دانەکان لەسەر دەرونی مناڵ چییە؟ بەڵام هەندێک حاڵەتێک کە پێویستی بە دەماربڕینە وەک خات و دکتۆر ئاماژەی پێدا، بەڵام ئەوەی کە پرسیاری خەڵک ئەوەیە کە ئایا دەماربڕنی دان بۆ دانەشیرێک و هەمیشەیەکەش خراپ نییە. ئێمە لە وەرزی یەکەمی چارەیە کە ئێسمە سێم وەرزە یەکەم ئەڵقەمان تامەد بوو بە دەماربڕینی ددان. خات و دکتۆر دڵسۆز کە ئەویش مامۆستای زانکۆی سلێمانی و مامۆستای من و دکتۆر سۆنیاش بووە باسی لە دەماربڕنی دان کرد بۆ مناڵان. دەگەڕێینەوە لە ئەرشیف تەماشایشی خات و دکتۆر دڵسۆز دەکەین و لە پاش پێنج خولەکە گەڕێنەوە خزمەتتان پرسایەتمانەوە دکتۆر سۆنیا لەگەڵمان. دانەشیرەکان لە دەمی مناڵە هەروەکو دانە هەمیشەیەکان گرنگی تایبەتی خۆی هەیە. بەڵێ ڕاستە دانەشیرەکان لە فترەیەکی کەما لە ناودەما ئەمێنێتەوە، بەڵام ئەو فترە کەمە گرنگیەکی زۆری هەیە بۆ دانە هەمیشەیەکان. جا ئێمە ئامۆژگاری دایک و باوکانەکەین هەر دانێکی شیری تووشی هەر داخورانێک یا هەر زەبرێک شتێک کە بێ یەکسەر پەنانە بەر ئەوەی کە بڵێن بادانەکەی بۆ بکێشین. ئێمە بڵێن عیلاجی تایبەتی خۆمان هەیە بۆ دانەشیریەکان هەر لە پڕکردنەوەی بڵێن سادەوە هەتاوەکو ئەو دانانە کە تووشی ئازارە بن و ئەچێتە سەر دەمار هەروەکو چۆن دەمار بڕین لە دانە هەمیشەیەکانە ئەکەین بەو شێوەیەش دەمار بڕین ئەتوانین بۆ دانە شیریەکان بکەین. بەڵێ هەنێ دایک و باوکان پرسیارەکەن ئایا دەمار بڕین بۆ دانی شیری هیچ زەرەر و زیانێکی هەیە بۆ دانی هەمیشەیی؟ ئێمە لای خۆمانەوەڵین نەخێر هیچ زیانێکی نییە، بگرە باشترە. ئێمە پارێزگاری لەو دانانە ئەکەین هەتاوەکو ئەو کاتێک کە خۆی ئەکەوێ بۆ ئەوەی هیچ زەرەرێک بە دانە هەمیشەیەکان نین. ئەگەر بێت و ئەو دانانە لە کاتێکی زووا بکێشین ئەو دانانە زەرەرێکی زۆری ئەبێ بۆ دانە هەمیشەیەکان. لەبەرەوەی ئەگەر بێت و ئێمە دانەکان بکێشین دانەکان جوم و جوڵی ئەملا ئەولا ئەبێتە هۆی ئەوەی کە ئەو بۆشایی کە پێویستەکە بۆ هاتنی دانە هەمیشەیەکە دای ئەخات لەوانەیە ببێتە هۆی ئەوەی دانەکە درەنگ وەخت بێت یا هەر نێت یا ئەگەر بێت بە شێوەیەکی ناڕێک بێت کە پێویستەکە لە مستەقبەلا ئێمە دانڕاستکردنەوەی بۆ بکەین. جا بۆ ئەوەی خۆمان بپارێزین لەمە پێویستە دانەکان پارێزگاری بکەین هەتا کاتی مانەوەیان و کاتی کەوتنیان بە شێوەیەکی سروشتی. دانەشیرەکان گرنگی تایبەتی خۆیان هەیە. ئەم گرنگیانە دەست پێ ئەکا لە یەکەم گرنگە بۆ خواردن، بۆ جوینی خواردن، چکە کاتێ مناڵ دەست ئەکا بە خواردن لەو کاتە شادانەکانیان لە 6 مانگەوە، کەواتە ئەمە گرنگیەکی هەیە بۆ خواردنی مناڵەکان. دووەم گرنگی بۆ باری دەرونی مناڵەکە. مناڵ کاتێک کەدان لە دەمیا بێ سەیری یەکتریە کابارێکی دەرونی ئاسایی و باشترێ بێ وەک لەوەی کەدان لە دەمیانە بێ. وە بۆ بڵێن قسەکردن ئێمە زانین ئەگەردان لە دەما بێ توانای قسەکردنی باشتر ئەبێ و پیتەکان بە باشی تەلەفوزەکە وەک لەوەی کەدان لە دەمیانە بێ. یەکێک لە گرنگترین و مهمترین ئیشەکانی دانی شیری پارێزگاریکردنی دانە هەمیشەیەکانە. ئەبێ ئەو دانە بمێنێتەوە بۆ ئەوی پارێزگاری لە گەشەکردنی دانە هەمیشەیەکە بکات و ئەو دانە بە شێوەیەکی ئاسایی گەشە بکە و هەتا کاتی هاتنی بۆ ئەوی بە شێوەیەکی ڕێکوپێک بێت. طبعاً ئێمە لە بیدایەتەوە ئامۆژگاری دایک و باوکەکانەکەین ئەبێ لە یەکەم دانەوە کە دەریێت لەگەڵ ئەو مناڵەیە بێ هەر فڵچەکردنەوە کاتێک کە شیری ئەیاتێ بڵین شەوان کە شیری ئەیاتێ ئەبێ ئەو دانە پاک بکرێتەوە بە پارچەیەک شاشی تەڕ یان کە فڵچەی بچووکی مناڵ هەیە ئەتوانێت دوای شیردان بۆ فڵچەیە پاکی بکاتەوە
بۆ ئەوی ئەو شیرە لەسەری دەبێنێتەوە تووشی کلۆربوونی دانی بکە. زۆربەی مناڵەکان کە نە لامان سێرەکەی کلۆرێکی زۆریان هەیە لە دانەکانیانە کاتێ لە دایک و باوکەکە لە دایکەکە بە تایبەتی ئەیپرسین ئەڵێ هەر بڵێن کە شەو شیرم ماوەتێ هەتاوەکو بەیانی ئەم شیرە لە دەمیا بۆ طبعاً ئەمە کاریگەریەکی خراپی هەیە بۆ سەر دانە شیریەکان سەیرەکەی لە فترەیەکی زووە تووشی کلۆربوون ئەبێت و ئێمە ئەبێ دەست بکەین بە چارەسەرکردنی ئەو دانانە بۆیە ئامۆژگاریانەکەین کە پاک دانی مناڵەکان ڕاگرن بە فڵچە پاک بۆیان بشۆن بۆ ئەوەی تووشی ئەو کلۆربوونە نەبن. دووەمیان پێویستە دایک و باوک ئاگاداری خواردنی مناڵەکانیان بن بە تایبەتی شیرینی چونکە ئەو شیرینیانەی کە ئەی خۆن ئەگەر بڵێن لە ڕۆژێکە چەند جارە دووبارە بێتەوە و ئەگەر دانی نەشوات و ئەو شیرینە لەسەر دانێتی بخەوێ ئەمەش هەم کاریگەریەکی خراپیە بێ لەسەر کلۆربوونی دانەکان بۆ ئێوە باشترە دایک و باوک لەگەڵ مناڵەکانە بن لە کاتی فڵچەکردنا بە تایبەتی بەیانیان و شەوان یعنی ئەگەر بکرێ بەلایەنی کەمەوە 2 جار و بۆ 3 جار دانی مناڵەکانیان بشۆن بە تایبەتی شەوان کە ئەخەون. هەروەها ئەگەر بێت و مناڵەکە بڵێن تووشی کلۆربوونی دان بن بە زووترین کات پێویستە سەردانی پزیشکی ددانی پێ بکرێ بۆ ئەوەی لە زووترین کاتا چارەسەری بۆ بکرێ باشترە پێشەوەی بگاتە ئەوەی کە کلۆربوونەکە زیاد ببێ و بگاتە سەر دەمار و ئازاری بۆ دروستکە. و ئەگەر شتێکی واش هەبوو ئەو دانە ئازاری بۆ دروست کرد ئەوە ئەیهێنێتە لای پزیشک و ئەو کاتە چارەسەری بۆ ئەکرێ ئیتر بەپێی ئەو هستریەی کە لێی ئەپرسرێ ئیتر ئایا ئەو کلۆربوونێکی بەسیتە و نەچۆتە سەر دەمارەکە ئەو کاتە بە پڕکردنەوەیەکی ئاعتیادی پڕکردنەوەکەی بۆکەین. بەڵام ئەگەر هاتوو ئازاری بۆ دروست کردبوو چوو بۆ سەر دەمارەکە ئەوە لەو کاتەیە ئێمە چارەسەری بڕینی دەمارمان هەیە. ئەگەر هاتوو لە نیوەی دەمارەکەیە بوو ئەوە نیو دەمار بڕینی بۆ ئەکرێ. ئەگەر هاتوو هەموو دەمارەکە توش بوو ئەو کاتە ئەتوانین هەموو دەمارەکە ببڕین پێشەوەی کە بگاتە ئەوەی ئیلتیهاب بکات و تەئسیر بکاتە سەر دانە هەمیشەیەکە. بەڵێ ئێمە ئەو دەمار بڕینە کە ئەیکەین بۆ پارێزگاریکردنی دانە شیریەکانە و ئەم دانە شیریانە هەروەکو وتمان گرنگە بۆ خواردنی مناڵەکان و باری دەرونی مناڵەکان و هەروەها بۆ قسەکردن و بۆ گەشەکردن و ڕێکهاتنی دانە هەمیشەیەکانە. و ئێمە ئامۆژگاری دایک و باوکانەکەین کە هەر 6 مانگ جارێک پێویستە مناڵەکانیان سەردانی پزیشکی ددان پێ بکەن بۆ ئەوەی ئەگەر توشبوونێک شتێک یا کلۆربوونێک لە دانیانە هەبێ یا نەخۆشیێکی پووک یا شتێکیانە هەبێ بە زووترین کات چارەسەر بکرێ پێش ئەوەی بگاتە ئەوەی کە دانەکەی لەدەستدا. هاتیەوە خزمەتان لە دوو بڕگەی یەکەمی بەرنامەکە باسمان لە پاراستن و چارەسەری ددانەکان کرد هەم لە ڕێنمایی خواردن و هەم لە پڕکردنەوە و کیفکردن و دەمار بڕینیشە. لەم بەشا دێنە سەر باسی هەڵکێشانی ددانی مناڵ کە زۆر جار بابەتێک کە جێگەی پرسیارە. باسەوە بۆ زانیاری بەڕێستان خۆڵک و پزیشکێکیتان دەزانم کە هەڵکێشانی ددانێکێکە لە باشترین جۆرەکانی چارەسەرکردن بۆ ئەو دانانی کە هیچ هیوایەک نەماوە بۆ چارەسەرکردنیە. دروستە قسەکەم دکتۆر؟ زۆر تاوە بڵێ بەڵام ئەمە تەنها لە حاڵەتێکە کە هیوانەما بۆ چاکردن. باش جام پرسیارەکەم ئەوەیە زۆر جار مناڵێکە بینین کە دەمودانی زۆر خراپ بووە بەڵام هەڵیشی ناکێشن ئەڵێ با هەڵی نەکێشینە بە هەوکردنەوە بە ئیتیهابیشەوە دەبینرێت و ترا با هەڵی نەکێشینە بەروی خراپە. لەم دۆخانەیە کە هیچ هیوایەک نەماوە بۆ چارەسەرکردن کامیان باشترە دانەکە لە دەمی مناڵەکە بێڵینەوە یان هەڵی کێشین؟ بە دڵنیایی تۆ بۆ بنبڕکردنی ئەو بەکتریا و هەوکردنە ئەبێت سەرچاوەکەی لابەری چونکە هەنێ جار بە بڵێن ئەو شروبانەیە ئەو دەرمانانەی کە تایبەتن بە جرە بەکتریاکان بۆ ماوەیەکی کاتی چارەسەرەکرێ بەڵام ناکرێت تۆ مناڵێک لە تەمەنی 5 ساڵیەوە دانەکانی گەیشتوێتە ئەو ڕادەیە کە زۆر خراپ بێ بیهێڵیتەوە هەتا تەمەنی 10 ساڵی خۆ ئەگەر مانگی جارێکی ژێلتیابات یان هەوکردن دروست بکە ئەو کاتە تۆ پێویستە بە چەند شروب ئەبێ بە چەند دەرمان ئەبێ بۆی بیگەێنیتە ئەو تەمەنە بۆیە باشتر وایە بۆ بنە بڕکردنی ئەو جۆرە ئیلتیاباتە و لەو دانانەشا کە هیچ ئەمەلێکیان نییە بیان گێڕیتەوە بۆ فرمانەکانی جارانی ئەتوانی کە لایبەری
ئەمە سوودێکی زۆر زیاتری هەیە بۆ مناڵەکە وەک لەوەی کە بەو شێوەیە کە سەرچاوی بەکتریای بهێڵیتەوە لە ناو دەمیا چکەمە نەک بۆ دانە شیرەکان دواتر بۆ دانە هەمیشەیەکانیش هەر زەرەری هەیە من زۆر جارەی شوبهێنم بەوەی کە تۆ ئەچیتە ژوورێک هەموو نەخۆشن کەواتە تۆ ئەگەر مەناعەیەکی زۆر بە قوتیشە هەبێت تۆ شەر نەخۆشەکەوی چکە ئەمە نەخۆشیێکی گوازراوەیە بۆ دانەکانی تریشیان کەواتە لە حاڵاتی پێویستە هەڵکێشانیدان نەک هەر خراپ نییە بگرە باش زۆریش باشە بەڵێ چارەسەرێکی تەواو دروستە خات و دکتۆر باسمان لە هەڵکێشان کرد کە ئاماژەت بۆیە کە یەکێکە لە باشترین چارەسەرەکان بۆ ئەو ددانانەی کە هەوکردنیان هەیە خەڵک پرسیارەوە هەیە ئەڵێ پیان و تومەگەر دانە شیرەکە هەڵکێشم دوای دانە هەمیشەیەکەم خواریێتەوە هی مناڵەکە قەیناکە هەڵی کێشم ئێمە وەک ئەڵین ینی هەڵکێشانی دانەکان لە حاڵەتێکاکەی کە چارەسەری تری نییە بۆمانەوەی ئەگینە تەنها هەوکردن بەز نییە بۆ ئەوەی کە دانەکە دابرین چکە هەنێ جار هەوکردنەکە کرێ بە نیو دەماربڕینیان دەماربڕینی تەواوەتی چارەسەر کرێ و دانەکە بهێڵرێتەوە بەڵام ئەگەر کرا دانەکە لا ببرێ ئەکرێت ڕێگای تر هەیە بۆ هێشتنەوەی ئەو بۆشاییە ئەویش بۆ بۆشایی پارێزەرەکان کە لای پزیشکیدان دروست دەکرێ بۆی ئەو بۆشاییە ڕابگرێ هەتاوەکو ئەو کاتەی کە دانەکە گەورە ئەبێ یادانە هەمیشەیەەکە یەتە دەرەوە بۆی تووشی ناڕێکی و خواردبوونی دانەکان نەبێت ئەمەش دیسانەوە پزیشکەکە بڕیار ئەیە کە ئایا پێویستێتی یان نا چکە بەپێی تەمەنی مناڵەکە ئەوەشیان نەگۆڕێواتە تۆ گەر دانکێشانێک لە تەمەنی 9 ساڵیا بکەی پێویست ناکات پارێزەری بۆ دابنرێ و ئەشتوانرێ بە تیشکی ددانیان بڵین ئەشیعی ددان ئەوە پژڕاست بکرێتەوە کە ئایا هاتنی دانە هەمیشەیەەکەی نزیکە یان دوورە بەڵام لە هەموو دۆخەکە حتا گەردانە هەمیشەیەکەش خوارد دەچێتەوە هەڵکێشانی دانەشیرەکەم بۆ پاراستنی تەندروستی و سەلامەتی مناڵەکە باشترە بڵێ ئەوەمان باس کرد کە ینی بەپێی حاڵەتەکان بڕیارە دەی ئەگەر بیکێشی باشترە کە چارەسەری نەبێت یەک پرسیاری زۆر کورتم هەیە ئەشکەم بە دوا پرسیار لە مەڵقەیە پرسیارەکانی ترمەوەگرم بۆڵقی داهاتوو ئەو منداڵانی کە ناهێڵن بە هۆشیاری کاریان بۆ بکرێ چجایوانی کە زۆر بچووکن یان ئەوانەی کە زۆرە ترسن ئەکرێ بە ناهۆشیاری بە خەوتوی چارەسەرم بۆ بکرێ بە دڵنیایی ئەکرێت ئەو مناڵانەی کە ناهێڵن باشترە باری دەرونیان ینی تێک نەدرێت وایان لێ بکرێت لە کلێنیکی دانەکان بە زۆر بگیرێن یان ئازێتیان بدرێت ئەتوانرێت لەو ڕێگایە دوو جۆر بێهۆشکردن هەیە بێهۆشکردنی نیوەیی کە وەکو خەوێکی قوڵ وایە بەڵام هۆشی بەخۆیەتی یان ئەوەتانێ بە بەنجی تەواوەتی یا بەنجی عام ئەکرێت دانەکانیان بۆ چارەسەر بکرێت ئیتر ئەو کاتە ئەگەر بە بەنجی عام بکرێت لەوانەیە بە یەک جار هەموو دانەکانیان بۆ چارەسەر بکرێ و چی پێویستە بۆیان بکرێت بۆ نمونە گەر مناڵە لە تەمەنی 3 ساڵیا بۆ جۆرە چارەسەری بۆ بکرێ لەوانەیە تا تەمەنی 6 بۆ 7 ساڵی پێویستی بەو چارەسەرە نەبێتەوە بۆی ئەو کاتەش ئەوەندە گەورە بێ مناڵەکە کە بتوانێت یارمەتی دکتۆرەکە با بۆی هەر ئیشێکی دانی تری بێ بۆی بکواتە شەر نییە هەموو جارێ بە بەنجی عام بۆی بکرێ بەستۆ ئەتوانی بۆ ئەو کاتە لەو جۆرە ئیلتیهاب و کلۆری و بەکتریانە ڕزگاری بکەیت و مناڵەکەش بگەڕێنیتەوە بۆ بارێکی ئاسایی چکە بیرمان نەچێ کە ئەگەر دانەکان کلۆر بێ خواردنیشی بۆ ناخورێکەوەتە لەوانەیە کێشەی تەندروستی و کەم خۆراکیش و کەم ڤیتامینیشی بۆ دروست بکە. بۆ زانیاریتان هەموو ساڵێک لە ئینگلند کە یەکێکە لەو سێ شانشینەی کە بەریتانیا دروست کردووە هەموو ساڵێک بە تێکڕا 25,000 مناڵ دەخرێتە ژێر بێهۆشکاری گشتیەوە بۆ چارەسەری دەموددان کە زۆرینەشیان بۆ هەڵکێشانی ددانە و زۆرینەی زۆریشان ئەو مناڵانن کە تەمەنیان لە خوار 5 ساڵیەوەیە. منەمە لە کاتی خوێندنی ماستەرەکەمە لە وڵاتی بەریتانیا ئاگاداری بووم هەتا ئێستا ئەو ژمارانە لە زیادبوونان. لە کوردستانی خۆمانە ئەم کارە بە خۆشحاڵی ئێستا دەکرێت بە تایبەتی مەسەلەی بێهۆشکاری گشتی. جا بۆ مەسەلەی سەلامەتی و ئەو پرسیارانی کە دەربارەی ئەو باسە هەیە بەڕێز دکتۆر بڵند گۆران تاڵبانی یەکێک بڵوانی کە کاراسانی کرد بۆ دەستپێکردنی خزمەتگوزاری لە کوردستان کە بۆ خۆی پزیشکی پسپۆری بێهۆشکاری و چارەسەری ئازارە. ئەو بەتان باسەکە لە ڕووی زانستی ئەم بابەتە چییە و بەڕێز بەهمەن موحسین کە یاریدەری پزیشکی بێهۆشکارە و لەگەڵ ئەو تیما کارەکات کە مناڵ بە خەوتوی بەلەژێر بێهۆشکاری گشتیە چارەسەری دانی بۆ کرێ و مناڵەکەی خۆشی یەکێکە لەو مناڵانی بۆ شێوە کاری بۆ کراوە. بینەریەوان بن و دێم و خزمەتان بۆ کۆتایی هێنان بەم ئەڵقە تایبەت و سەرنجڕاکێش و پەرزانیاری چارە. بێگومان بێهۆشکاری گشتی کە بۆ کلۆربوونی دانی مناڵ بەکار بێت
وەکو هەموو بێهۆشکارەکانی ترکەمەوە نەشتەرگەکانی تر ئەنجامە درێ بۆ مناڵات چ نەشتەری فتق بێت چ نەشتەرگەری ئاڵوەکان بێت وەکو ئەوان بێگومان ئەتوانین بەبێ هیچ مەترسیەک بۆ مناڵەکان ئەنجامی بدەین بەڵام ئەوەی کە لێرە گرنگە ئاماژەی پێبین بریتە لە ڕێژەی ئەو مناڵانەی کە ئەگەر هەیە تووشی مەترسی ببن لەژێر بێهۆشکاری گشتیە ئەمیش بە پێی ستانداردی کۆمەڵی ئەمریکی بێهۆشکاری کە دایناوە ئەلە لە 10,000 مناڵ 2 مناڵیان تووشی مەترسیە بن ئەگەر هات و سەرود 2 ساڵ بن و لە 10,000 مناڵ 9 مناڵیان تووشی مەترسیە بن ئەگەر هات و خوارد 2 ساڵ بن بێگومان ئەم مەترسیانەش بە شێوەیەکی گشتی مەترسی مەجای کۆندامی هەناساگرێتەوە چونکە چ پزیشکی دانەکە کە کارەکەی ئەنجامەدا و چ پزیشکی پێوەشکارەکەش کە پێوەشکاری مناڵەکە دەکا هەردووکیان لە هەمان فیلدا یاخود لە هەمان شوێندا کار دەکەن بۆیە ئەگەری ئەوە ڕوو ئايات هەندێک جار تۆزێک خوێن یا تۆزێک لیکی ناودەم بڕۆتە خوارە بۆ بۆری هەناسە و مەجای هەناسەتونگی لە مناڵەکە دروست بکە بێگومان ئێمە هەر مناڵێک کە بێت و کاری نەشتەرگەری دانی بۆ ئەنجام بدەین ئەبێ ئێمە ئەو مناڵە بە 3 قۆناغ ئامادەی بکەین کە قۆناغ یەکەم بریتە لە pre-operative assessment واتە مناڵەکە پێشەوە ئێمە کاری بێهۆشکاری بۆ بکەین ئەبێ پزیشکی پێوەشکارەکە بیبینێ بە شێوەیەکی ڕێکوپێک و کۆمەڵێک تاقیقی خوێن هەیە بۆی ئەنجام تاقیکردنەوەی خوێن هەیە بۆی ئەنجامی بات جگەلەوە فەحسی سەریری بۆ بکات هەموو شتەکانی بە شێوەیەکی ڕێکوپێک ببشکنێ و دوای ئەوە بڕار بە ئایا ئەم مناڵە پێویست ئەم مناڵە مەترسی هەیە بۆ بێهۆشکاری یان نا چونکە هەندێک جاراکە هاتوو مناڵەکە بۆ نمونە ئەنفلۆنزای هەبێ یا ئیلتیاباتی سنگیە بێ ئێمە بێت چارەسەری بکەین پێش ئەوەی ئێمە کاری بێهۆشکارەکەی بۆ ئەنجامێن کەواتە لە قۆناغی یەکەمەوەتە قۆناغی بینینی منداڵەکە پێش ئەنجامدانی بێهۆشکارەکە زۆر گرنگە چونکە ئێمە زۆر نەخۆشیمانەیە لە مناڵە زۆر جار تەنها بە فەحسی سەیرەکە کەشفەکرێت یەکێک لەوانە کە زۆر ترس ناکەن نەخۆشەکانی دڵە لە منداڵە زۆر جار لەوانەیە ئەو منداڵە بۆ نمونە سەمامی دڵی تاوانە بێ یا دڵی کون بێ یا هەر کێشێکی تری هەبێ ئێمە لە کاتی فەحسی سەیرەکە پێی بزانین کە ئەمە پێویست بە دواداچوونی زیاتر ئەکات وەک لەوانە پێویست بە ئیکۆ بکات پێویست بە ڕایۆشکردن بە دکتۆری دڵی منداڵان بکات بۆی چارەسەری پێویستی بۆ بکرێت و دوای ئێمە کاری ددانەکەی بۆ ئەنجام بدەین قۆناغی دووەم بریتە لە قۆناغی ناو نەشتەرگەری قۆناغی ناو نەشتەرگەری بێگومان ئەو مناڵانەی کە ئێمە کاری بێهۆشکاریان بۆ ئەنجامەیە بۆ کلۆربوونی دانیان ئەو منداڵانن کە ناوەستن کە ئێمە بەش بەبێ بێهۆشکاری بۆیان ئەنجام دێن کاتەوە مناڵانەی کە ناوەستن بە شێوەیەکی گشتی و مناڵانن کە یەکەمیش ترسێکی زۆریان هەیە واتە فۆبیان هەیە لە دەرزی لە پزیشکی ددانەکە لە ئەو کەرستانی کە لە ناو کلینیکەکە لە ناو هۆڵی نەشتەرگەریدا هەیە لەبەرەوە زۆر گرنگە ئەم مناڵانە کە ئێمە کاری بێهۆشکاریان بۆ بکەین گروپی دووەم بریتە لەو مناڵانەی کە خۆیان ناوەستن یاخود حەڕووکن وەکو ئەو مناڵانەی کە لە جۆری ئۆتیزمن ئەم مناڵانە ناتوانن بە شێوەیەکی ڕێکوپێک لەگەڵ پزیشکی ددانەکەیە هەڵسو کەوتکەن و جۆڕایاڵی بێت و پێی بڵێ دەمەست بکەرەوە یان ئەم کارەت بۆ ئەنجامەیەمیان ئەوە گروپی سێوەم بریتە لەو منداڵانەی کە نەخۆشی داون سیندرۆمیان هەیە واتە کە ناوباوەکەی لە ناو خەڵکا کە پێی دەڵێن مەنگۆل ئەم گروپەش بێگومان بە شێوەیەکی باش لەگەڵ پزیشکی ددانەکەیە هەڵسوکەوت ناکەن ئەبێ ئێمە ئەم گروپەش کاری بێهۆشکاریامە گروپی چوارەم بریتە لەو گروپی کە نەخۆشی سێربرال پڵسی واتە شەلەل دەماغیان هەیە ئەم گروپەش ئەو منداڵانە عادەتەن مشکلی دانیان زۆرە لەوەی ناتوانن بە شێوەیەکی ڕێکوپێک گرنگی بە دانەکەیان بدەن و لەگەڵ دکتۆری دانەکەشا بە شێوەیەکی باش هەڵسوکەوت ناکەن یاخود بە جۆڕایاڵی ناکەن بۆیە ناچارە بین بێهۆشکاری گشتیان بۆ بکەین لەبەرەوە ئێمە ئەوەی کە زۆر گرنگە ئەم منداڵانە کە دێن بۆ لای ئێمە بۆ کاری بێهۆشکارەکە دایمە مناڵەکان ئەترسن لە باوەشی دایکیانان یا لە باوەشی باوکیانان زۆر گرینەوەکەن زۆر کە زۆڵن لەبەر ئێبێ ئێمە بیر لەوە بکەین و پێشەوەی بیانهێنینە نەشتەرگەریەوە چیان بۆ بکەین بێگومان ئێستا لە بەهۆی پێشکەوتنی زانستەوە چارەسەرێکی تر هەیە پێڵێن pre-operative medication واتە ئێمە منداڵەکە چارەسەرێکی دەینێ هێورکەرەوە وا لە منداڵەکەکە نەترسێت تا ڕاتێک گێژی ئەکا بەڵام هۆشی بەخۆیەتی هەناسەیان و کۆنتترۆلی لیانی دڵ و ئەم شتانی هەمووی بە شێوەیەکی ئاساییە تەنها ئەوەیە کە گێژی ئەکات وای لێکات ناو ئەمەلیاتەکەی بیر بچێتەوە ینی ئەوەی کە ڕوئە بۆی دوای مناڵەکە لێ پرسیتەوە هیچی بیر نەماوە کامانش بە یا بە شێوەی شروع بە یان بە شێوەی سرنجە ئێمە دەرمانەکە ئەگرینەوە لە ڕێدەمەوە ئەینێ قوتی باوکو قەترە یان لە ڕێلوتەوە ئەینە یان هەندێک جار ئەتوانین لە ڕێی سمتەوە بە دەرزی بۆی بکەین گروپی دووەم کە ئەوەیە کە منداڵەکە ئێمە دەرمانمان نایە هێور بۆ هات ئێمە بۆ هۆڵی نەشتەرگەری کاتەنە هۆڵی نەشتەرگەری ئێمە هەوڵێن پێش هەموو شتێک کانەلایەک بۆ مناڵەکە دابنین چون ئێمە کە نەشتەرگەری کە بێهۆشکاری گشتی بۆ ئەنجام ئەین
ئەبێت کانۆلامان هەبێت چکۆ زۆر لەو دەرمانانی کە بەکارێنین لە ڕێی کانۆلاوەیە بۆی کانۆلایکی بۆ دانین لە ڕێی کانۆلاکەوە ئێمە ئەو دەرمانانی کە پێویستە بۆ بێهۆشکارەکە بەکارین لە هەمان کاتە ئەبێت ئێمە مۆنیتەری تەواوی ئەم منداڵە بکەین لە ڕووی هەناسەیانەوە لە ڕووی ڕێژەی ئۆکسسیجینەوە لە ڕووی پەستانی خوێنەوە لە ڕووی نسبەی ئۆکسسیجینی خوێنەوە کەواتە زۆر گرنگە ئەم مناڵە مۆنیتەری تەواو بکرێ بێجگەلەوەش ئەبێ ئێمە مۆنیتەرین پلەی گەرمی منداڵەکە بکەین چکە پلەی گەرمی منداڵک و پلەی گەرمی گەورە نییە کە زۆر معڕەزن بۆی لەژێر بێهۆشکاریە پلەی گەرمیان دابەزێت و تووشی سەرما بن کە دوایی لەوانەیە بێتە کێشەیەک بۆ کاتی بێهۆشاتنەوە. لەبەر بەرنامەکە لەبەر قسەکردنم ماسکەکە لابم من وەکو یاریدەدەری بێهۆشکار ئەتوانم ئەوەتان پێڕا بگەێنم کە نەخۆشەکان لێرە بەنجی بێهۆشکاری گشتی وەرەگرن لە کاتی بێهۆشکارێکەیە لە کاتی بێهۆشکارێکەیە ئەتوانین ئەوە بڵین چۆنچۆنی مراقبەی نەخۆشەکە ئەەکەین لەبەرەوە من وەکو باوشی نەخۆشێک کچەکەی خۆشم بێهۆشکاری گشتی وەرگرتووە لە ئەنجامدانی کاری نەشتەرگەری گشتیە و دوو نەشتەرگەریمان لە هەمان کاتا بۆ کردووە بە یەک بێهۆشکاری گشتی ئەبێ ئەوە ڕوونکەمەوە خەڵک مناڵەکانیان کە ئەبەن بۆ لای دکتۆری بێهۆشکاری بۆ هەڵسەنگاندنی بۆ کاری نەشتەرگاری ئەبێ ئەوە دڵنیا بنەوە لێی چەندێک مەترسی هەیە و چەندێک سوودی پێ ئەگەێنێ مناڵەکە و وەکو یاریدەدەری بێهۆشکار لە هۆڵی نەشتەرگەریە چۆنێتی پێدانی بێهۆشکاری گشتیەکە و چۆنێتی بەڕێوەبردنی نەشتەرگەریەکە و ئێمە ئامادەبوونمان لە ناو هۆڵی نەشتەرگەریە ئەبێ ئەوە بزانین بەردەوام لەژێر چاودێری پزیشک و یاریدەدەری بێهۆشکاریدایە هەم لە پێدانی دەرمان و هەم لە پێدانی ئۆکسسیژین و هەم لە پێدانی مغەزی بۆ نەخۆشەکە چونکە ئەو مناڵک ماوەیەکی زۆرە نانی نەخواردووە برسی بووە تینووی بووە لەگەڵ ئەوەشا کە دوای نەشتەرگەریەکە ئەبێ ئەوە بخەینە ڕوو کە نەخۆشەکانمان زۆر زۆر بە شێوەیەکی جوان بە شێوەیەکی ڕێکوپێک و بە هیچ شێوەیەک ئازاریان نابێت واتە پێدانی دەرمانی ئازارشکێن لەبەرەوە خەڵک دڵنیاکەینەوە لەوە کە ئەگەر شارەزاییان نەبوو لە جۆرە نەشتەرگەریەکە یان لە زۆرێک لە وەرگرتنی بێهۆشکاریدا تکایە ڕاوێژ بە دکتۆری بێهۆشکاری بکەن ڕاوێژ بۆ کەسانە بکەن کە ئەتوانن بە چاوڕوونیتان بنێ چونکە خۆی بۆ خۆی وەرگرتنی بێهۆشکاری گشتی کارێکی زۆر پیرۆزە کارێکی زۆر ڕێکوپێکە کارێکە کە هەموو نەخۆشێک دەتوانێت سوودی لێ ببینێ. ئەو زیکە کە جۆتان لێ یەکێکە لەو بابەتانەی کە زۆرێک لە مناڵەکان و تەنانەت لە گەورەکانیش کە لەو زیکە ترسن هەندێک کەس هەیە کە بۆیە لە چارەسەری دەمودانە ترسێ لە بەرەوەی کە خۆی بە تەبیعەتی حاڵ کیمستری یان کیمیایی لە شیوا دروست بووە کە لە پزیشکی دانە ترسێ هەنێکیشێ لە بەرەوەی کە خانپەداویستی تایبەتن بە تایبەتی ئەو مناڵانی کە ئۆتیزم داون سیندرۆم یا خۆشە لە دەماخیان هەیە ئەمانەوە باشترەکە یان لەژێر گێشتکردن هێورکردنەوە یاخود لەژێر بێهۆشکاری گشتیە کاران بۆ بکرێ ئەمە سەرنجتان بۆ ڕابکێشم کە بێهۆشکاری گشتی تەنها بۆ هەڵکێشانی ددانێ بەڵکو بۆ پڕکردنەوەی ددانیشە هەرە مناڵی ئێستا لە بەردەستمانەیە کاری بۆ بکەین سەرەتا بە پڕکردنەوەی کۆمەڵێک ددان دەست پێ یەکەین دوجارێک هەرێن ددانی هەیە پێویستی باڵکێشان بوو هەڵکێشانی بۆ بکەین ئەم وێنەی کە ئێستا لە بەرچاوتانە وێنەی باڤین ڕێبوارە کە خەڵکی خۆی کووردە بەڵام لەدایکبووی بەریتانیا لە شاری شەفێڵد ئەو دەنگەش کە گوێتان لێ بە پیرۆزبایەوە مناڵێکی تازەیەتە دنیا و لە دایکە بێ ئەمە سەرنجتان بۆ ڕاکێشم ئەم ساتی کە مناڵێکی تیا لە دایکە بێ ئەو ساتێکی ئەوتوان دەستکەن بە پاراستنی دانی مناڵەکانتان بەوەی کە دایکەکە بۆ 6 مانگ یەکەمی تەمەن تەنیا و تەنیا شیری خۆی باڵە مناڵەکە بۆی ئەو مناڵێکی ئێستا لە دایکە بێ لە دوای 10 ساڵی ترۆ کۆ مناڵە پێویستە بە هۆشکاری گشتی نەبێ پێویستە
لەگەڵ 6 مانگی ترە کە مناڵەکە یەکەم دانی دەرچوو باتە لای پزیشکی دان بەڵام هەموو پزیشکێکی دان نا چونکە هەموو پزیشکێکی دان شارەزایی نییە لە پاراستنی دانی مناڵە ئەو بە تایبەتی لەو قۆناغە سەرەتایی تەمەنە سەرنجتان بۆ ڕاکێشم درەنگترین کات بۆی مناڵەکانتان بەرنە لای دکتۆری دان تەمەنی 1 ساڵیە لە پاش ئەوەوە هەر کاتێک درەنگتر بڕۆن درەنگە جگە لەوەش نەبوونی ئازار مانای سەلامەتی دەمودانی مناڵەکانتان نیە مناڵکەی دانەکانی تووشی ئازار بوو دەتوانن چارەسەری بۆ بکەن بەڵام پێش ئەوەی تووشی ئازار بێت کایە چارەسەری بۆ بکەن دەگەڕمەوە سەر وێنەی چیرۆکەکە کە ئەو لەدایکبوونیەوە مناڵە پێی بڕین کاکە باڤین ڕێبوار کە ئێستا وێنەکەی دەبینن کوردە و لەدایکبووی شاری شەفێڵدە لە بەریتانیا و ئێستش لەوێژی پێش چەند مانگێک بەسەردان هاتنەوە کوردستان و باوکی باسی لەوە کرد کە پێویستی بە چارەسەر لەژێر بێهۆشکاری گشتیە بە خۆشحاڵیەوە توانیمان 8 دانەدانەکانی کاکە باڤین لەگەڵ ئەم تیمایە چاک بکەینەوە و ئێستا بە خۆشی و شادی لە بەریتانیا ئەژی دووبارە سەرنجتان بۆ ڕاکێشمەوە کە پاراستنی دانی مناڵ ئەرکێکی مرۆڤایەتی ئاینی و ئەخلاقی و لەسەر شانی هەموو دایک و باوکێک پێویستە و پێویست ئاگاتان لە دەمودانی مناڵەکانتان بێ لەبەرەوە ئەڵلقەی داهاتوی چارەش تایبەتمەندە بە پاراستنی دانی مناڵان هەتا ئەو کاتە ڕێز و حرمەتی دەستگای میدیایی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تاوی ستافی هونەری ویداری دەستگای میدیای کورساق فەرمونون شەو شەوگارتان شاد خواتان بەخێر.